ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک و بەیانیتان باش ئەم جارەش هاتینەوە لاتان بە چەند ڕاهێنانێکی بەسوود بۆ ئێوەی بەڕێز ئینشەڵڵا بە هیوای سوودبینینێکی باش بۆتان. ئەمڕۆ ڕاهێنانمان هەیە لەسەر ئەم دارە. ئەم دارە کە ئاوا سەیرەکەی بەسیتە، زۆر زۆر ئاسانە، بەڵام ئێمە ئەتوانین ئەگەر لە ماڵەوەش بێ بە دارێکی ماسیحە زۆربەی ڕاهێنانەکان بکەین و چەند کیلۆیەکی زۆریش لەشماندا بەزێنین بەهۆی تەنها دارێکەوە. ئەم دارە ئێمە ڕۆژانەکە لە جێما ئیشی پێ ئەەکەین زۆر زۆر ڕاهێنانی لەسەرەکەین، بە تایبەتی بەشی قۆڵ کە شێوازی ئیشکردن لەسەر قۆڵەکە بەم شێوەیە. ئەمە بۆ هەموو قۆڵە. ئەگەر تۆ چەوریت هەبێ یا شلبوونەوەت هەبێ تۆ ئەتوانی بەم دارە ئیشی خۆت بکەیت و باشترین سوودی لێ ببینی. ئەمە شێوازە لە شێوازەکانی ڕاهێنانەکە. بۆمان بکەرەوە بێ زەحمەت تەلارخان بەم شێوەیە دەست بەرزەکاتەوە هێنێتەوە سەر تا ئاستی سنگی. ئەمە وەکوتم بۆ چیە بێ؟ بۆ چەوری قۆڵ و باریکبوونەوەی قۆڵە، بە تایبەتی بەشی پشت و پێشی قۆڵ. زیاتر ئافرەتان ئەناڵێنن بەدەست ئەم بەشەی قۆڵەوانێ کە زیاتر پانە بێ، ئەویش زیاتر هی گوڵۆ بە ڕۆژە خواردنە. با من پێتان بڵێ گوڵۆ بە ڕۆژە زۆر مەخۆن بۆی بەشی سەرەوەی قۆڵەکانتان بۆ شێوەیە ناشرین نەبێت. ئەمە ڕاهێنانێ یعنی سەر ڕاهێنانێک کە من بمەوێ بەشی پشتەوە، چەوری بەشی پشتەوەم ئەمانەم نەهێڵم کە زۆر لە ئافرەتانە ئەو شێوە چەوریە زۆر زۆر هەیە. بەم شێوەیە خۆمدا ئەوەزێنم، ئەژنۆکانم نانوشتێنەوە، ئەژنۆم ڕێکە تا توانم دەست ڕاکێشم. بەم شێوەیە تا کاتی هیلاک بوون چەند تۆ توانی تکرارەکانە بە 3 دەی دەست پێ بکەیت و هەفتانە زیایکەی. فەرموو سەیری شێوازی. ئەمە یەکێک بۆ یاریزانەمان کە ئێستا لەگەڵمایە، یەکێک بۆ لە یاریزانە زۆر قەڵەوەکان کە ئێستا بەو شێوەیە تەمرینەکە و ئاوای لێ هاتووە. دەستخۆش. ڕاهێنانێکی کەمان هەیە هەر لەسەر ئەم دارەم کە من بتوانم ئیشی لەسەر بکەم جەمپینە. چۆن؟ دەست بەم دارەوە ئەگرم بەم شێوەیە 1 2 3 4 5 6. بەڵام بەمەرجێ من لەسەر نوکی پێ نابێ پاژنەی پێدانم، با زیاتر لاتان ئاشکرا بێ ها، پاژنەی پێ بە هیچ شێوەیە داناگرم، چکە کە پاژنەی پێم داگرت ئەزێتی فەقەرەتەکانمەیە، نابێ وا بکەم. من لەسەر نوکی پێ بەم شێوەیە جەمپینی پێەکەم. ئەمە بۆ داوەزانی هەموو کێشی لەشمە. ئەگەر یەکێک قورس بوونەی توانیە ئەوەڵی جاری بوو تەمرینەکان بکە و توانای نەبوو ئەتوانێ بەم شێوەیە. بەرزبوونەوەی لەگەڵانەکە. ئەمە وەکوتم بۆ هەموو دابەزینی هەموو چەوری لەشە. ئەگەر یەکێکیش توانای نەبوو، زۆر قورس بوو، تەمەنی هەبوو زیاد لە حەل، توانێ بەو شێوەیە بیکە، تکرارەکانیش بە 3 دەی دەست پێ بکە و وردە وردە زیایکە. یەمە سەر هەر ئیش بەم دارە بکەم کەواتە ئەم دارە ڕەفیقمانە، ئێمە نابێ ئیهمالیکەین، باشترین هاوڕێمانە. من بمەوێ ئیش لەسەر ئەم لایەنەم بکەم، ئەم داراگرم بە دەستمەوە هەتا ئەتوانم خۆم ڕاکێشم بۆ دەستەکەی ترم، دەستم گرتووە بە دارەکەوە، کەواتە من ئیشم لەسەر ئەم لاو ئەو لای خۆم کرد. چەوری لاکان 3 دەی ئەم لا، دوای ئێمە دەستی ئەو لام یم بۆ 3 دەی ئەو لا. فەرموو سەی ڕاکێشانی ئەم بەشەی گەلەکان یاخود لاکان بکە چۆن ئەڕوا. اینجا ئەمە سەربەشی ئەو لا
کەواتە بیان و بۆ خۆمە دۆزەرەوە بڵێ پارەم نییە جیهاز بکڕم، پارەم نییە بچمە قاعە. ئەمە زۆر ئاسانە، هەر نەبوو وەرە بۆ لای من دارێکە بۆ کڕم و وەرە ئیشی خۆتی پێ بکە لە ماڵەوە. زۆر سپاس و لەشتان ساغ بێ و تەندروستان باش بێ.